شتێک نبینم کاکە ئەی تۆ نەهاتوە کاکە دەتوانم ئۆتۆمبیلەکە لێ بەکارهێنانی چی بابە بڕۆ لای پیاسەیەک وا بڕۆ لای چی هەیە؟ ئەوان هاتن تەفۆ هاتن کێ هات؟ ئەوان کێن؟ ئەلۆ یادگاری ئێرە چییە؟ بۆ ساڵی دێنم ئێرە یەکەم شوێنی عاشق بوونتە نزیکە بەڵخۆ بەختێکی پەپەرۆش بوو زۆر خراپ عاشق بووم بەڵام لێرە یەکەم جار نییە لێرە دوزار عاشق بووم خۆشەویستەکە چی بەسەر هات؟ دەزانی بۆچی من لەگەڵ ڕامیز بووم؟ دەزانی بۆ جەمنێش؟ ئەگەر چی وەحشی بوو پیاوێکی قاتڵ و ترسناک بوو لەوانەیە لەبەر ئەمە بێ ئەوەش هەیە بەڵام دوای ئەوەی هاتە ناو مێشکم و عەقڵم بۆچی منیشە ماشتم کرد بۆچی منیش بوومە قاتڵ؟ بوویە قاتیل؟ بۆچی؟ لەبەر کۆنترین هۆی دنیا تا کچی ڕامیسی خۆشەویستنی بکەوێتە بەردڵ ڕامێش ئامادەی کاکە؟ ببوورە دواکەوتە نا باش بوو بەخێر هاتی بۆ نێوانمان کاک مەمەد
چۆن دەست بە هەواڵەکە دەکەی یەک بە دوای یەک یاخود لە سەرەتاوە کەمێ باسی بکەم بێگومان لە پێ چەند ساڵێکەوە دەست پێ دەکەم لەو ڕۆژەوەی کە قارەمانەکەمان لەگەڵ کاکەم یەکتریان ناسی باشە قوماری دەکرد و دەیدۆڕان بە دوایەوەن لە پیاوە خراپەکەەوە جوانە پێم خۆشە لەپڕ لە پیاوێک دەدا پیاوەکە تازە هاتۆتە ناو مەیدان پڕە بەڵام ئەوەی ئێمە واز لێ نەهێنێ هەمیشە بە دوای ڕادەکا ئیتر قارەمانەکەمان لە دوایەوە گەنجە نابێتەوە بەیەکەوە باش دەیدورنەوە دواتر وردە ئەو دوالە دەبنە ئیمپراتۆرێکی گەورە بۆیە قارەمانەکەمان پێش ئەوەی ئاوا مهم بێتە مەیدان مافیایەکی گەوری ترسناک بۆ پێشتر دەجێ و دەکوژێ ئەمە چیە؟ ئەم چیرۆکە باشتر نییە؟ چیرۆکی وحشەکە بەس نییە؟ چیرۆکە ئەسڵەکە چیرۆکی کەنعان بیرکان نییە؟ تۆ هەڵەی تەمەنت کرد کێشەیەک هەیە؟ نا ڕۆڵەکەم کێشەیەک نییە بەڵام ناتوانم ئێرە بفرۆشم بەڵام تۆ پێت فرۆشم کاک ممتاز نەخێر نایدەم ئێرە هی من نییە ئەی چییە؟ هی کوڕەکەمە ئێرە هی کوڕەکەمە کاک ممتاز کوڕەکەی تۆ مرد کوڕەکەی من ڕێک وا لە پشتەوە وەستاوە ئەرێوە تۆ چی دەکەی؟ خێرا پەیوەندیت نەکرد دیارە نزیکی لە جەنابیتکایە کاک سەلامی خێردارە ڕێوی بە خاوانەکەت بڵە جەنابیتکایە دەیەوێ یاری بە خێزانەکەم بکە منیش دەوە یاری بە خێزانەکەی ئەو دەکەم والبا کوڕم بەخێر بێ بۆ ماڵەکەت جەنگیز ها پێویستیم بە یارمەتیتە چۆن یارمەتیەک من بە هەڵا دەستمە ناو بارودۆخەکەوە ئەوان دان بەوە دەرێن من عومەرم بەڵام کە سێری ئەزەل دەکەن عومەر نابینن بۆ ئەوەی عومەر ببینن پێشوەخت پێویستە باوەڕ بکەم بە موعجیزە چۆن؟ مەمەد عایدی من تۆ بڕۆ لای باوکت